سەرەتا ڕۆکان بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی کەرکووک چین؟ مەریوان بانی تۆ بینەرانی نارتی باشەوە دیارە ئیداری کەرکووک بڕیاریدا ئەم ڕۆسبەینێ لە سەرجەمدا و دەستگا حکوومیەکان بکاتە پشووی فەرمی ئەویش بە بۆنەی هاتنی سەری ساڵی کۆچی و مەراسیمەکانی عاشۆراوە وا دیارە لەم ڕۆوە هاوڵاتیانی شیعە مەزاب لە سەرجەم عێراق و کەرکووکیش بە هەمان شێوە یادی یاخود مەراسیمی عاشورا بەڕێواچێ بۆ ئەو مەبەستە ئیداری کەرکووک پشووی فەرمی ڕاگەاند و جگەلەوەش داوای لە سەرجەم هێزە ئەمنیەکان کردووە پلانێکی ئەمنی تۆکما بۆ ئەم چەند ڕۆژەی مەراسیمەکانی عاشۆرا پلانێکی ئەمنی نوێ ئامادە بکەن ئەمە لەلایەکەوە لە لایەکی ترەوە دیارە بەغدا و ئیداری کەرکووک جارێکی تر کێشەکەوتە نێوانیانەوە چونکە بەغدا جارێکی تر بڕیاریدا پۆستی دوو بەڕێوەبەری گشتی لە پارێزگای کەرکووک بگۆڕێ و خانەنشینیان بکە کەسانی تر بێنێتە شوێنی وا دیارە ئەو دوو پۆستێکێکیان بەڕێوەبەری گشتی فەرماگەی تەندروستی کەرکووکە ئەو تریشان بەڕێوەبەری گشتی پۆلیسی کەرکووکە وا دیارە بەغدا بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری داوا کە ئەم دوو کەسە یاخۆت ئەم دوو پۆستە ئەم دوو کەسە لە شوێنەکانیان نەمێنەوە کەسانی تر بخرێنە شوێنیان و تا ئێستاش کەسی تر بۆ شوێنەکانیان ئامادە نەکراون بەڵام ئیداری کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک جارێکی تر ناڕازین بۆ بڕیاری بەغدا و پێیان وایە ئەمە پێچەوانی ئەو ڕێکەوتنی خود پێچەوانی ئەو دابەشکردنی پۆستانێکە لە نێوانەتەوەکانی شاری کەرکووک لە بڵاوەکانی ڕابردوو ئەنجام درراوە بۆیە ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک جارێکی تر ئەم بڕیاری بەغدا ڕەتەکەنەوە داواکەن بەغدا بە بڕیارەکەی بچێتەوە ئەگەر نە ئەوان پابەندی نابن بۆیە بەردەوام ئیداری پارێزگای کەرکووک و لەگەڵ بەغدا یاخود لەگەڵ ناوەند ئەم کێشانەی هەیە تا ئێستاش هەوڵ نەدراوە بۆ چارەسەرکردنی کێشانە چونکە ئیداری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ سەرجەم نەتەوەکان بەو شێوەیە ڕێکەوتون پۆستە ئیداری و ئەمنیەکان بە هاوسەنگی لە نێوانەتەوەکان دابەش بکرێ بەڵام چەند جارێکە بەغدا بێگەڕانەوە بۆ ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک یاخود بێگەڕانەوە بۆ نەتەوەکانی کەرکووک خۆی بڕیار لەسەر لابردن یاخود دانانی بەڕێوەبەرێک یاخود پۆستێکی ئەمنیەدات. ڕۆکان سەبارەت بە دۆخی بەرەکانی شەڕی پێشمەرگە و داعش لە چەند ڕۆژی ڕابردوو تا ئێستا هیچ زانیاریی نوێ هەیە؟ ئاوا دیارە مەریوان بارودۆخی بەرەکانی شەڕ لە کەرکووک زۆر ئارامە هیچ ڕوبەڕووبوونەوەیەک ڕووی نەداوە بەڵام ئەوەی کە هەیە لە ماوەکانی ڕابردوو حەشدێکی شەعبی بۆ سونە مەزهەبەکان پێکێنرا کە ئەم حەشدی شەعبیە هاوکار بن لەگەڵ حەشدی شەعبی شیعەکان و لەگەڵ سوپای عێراق بۆ کۆنتڕۆلکردنەوەی بێجی و بۆ کۆنتڕۆلکردنەوەی قەزای حەویجە کە سەر بە پارێزگای کەرکووکەوە دیارە شەوی ڕابردوو لەلایەن ئەو هێزەی حەشدی شەعبی سونەوە ئێمە ئاگادار کراینەوە کە ئەوان لە خۆ ئامادەکردنن ئەوێ لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ سوپای عێراق هێرش بکەنە سەر قەزای حەویجە و قەزایە کۆنتڕۆل بکەنەوە بەڵام تا ئێستا هێزەکانی پێشمەرگە خۆیان یەکلا نەکردوێتەوە کە ئاخۆ هاوکارە بن لە کۆنتڕۆلکردنەوەی ئەو قەزایە یاخودنا بەڵام بەشێکی گشتی تا ئێستا لە خۆ ئامادەکردندان بۆ کۆنتڕۆلکردنەوەی حەویجە و بێجی. سوپاس ڕۆکان جاف پامێرمان لە کەرکووک بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی شاری کەرکووک دەچمە هەڵەبجە بۆ